کاردانەوەکانی پەیامی سەرۆک بارزانی لە بارەی دۆخی سووریا گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز شێخ عەبدوڵڵا حەمێدی یاوەر شێخی هۆزی شەمەر لە عێراق و نیشتیمانی عەرەبی. بەڕێز سڵاوتان لێبێت شێخ عەبدوڵڵا حەمێدی. نرخاندنی ئێوە چیە لەبارەی پەیامی سەرۆک بارزانی لە بارەی دۆخی سووریا و مافی کورد لە سووریا و بەگشتی پێکاتەکان؟ بسم الله الرحمن الرحیم. بنای خوای بەخشندەی میهرەبان لە دەستپێکدا بۆ هەموو ئەوانەی کە سەرۆک بارزانی دەناسن دەزانن کە ژیری و مرۆڤایەتی بەرزی لاگەڵاڵە بوون. ئەو وتارەی وتارێشی زۆر ژیرانە و مرۆڤانە و مرۆڤ دۆستانەیە ڕوانگەیەکی لەسەرداهاتوو هەیە بۆ بارودۆخی سووریا. لەو کاتەی دەبینین خەڵکان گرنگی بە هەواڵی دیکە دەدەن، ئەو باس لە پێکەوە ژیانی ئاشتەوای پێکاتەکان دەکات کە گەلی سووریا یەکن و هاوڵاتیانی سووریا وەکو پلەیەک بەبێت جیازی مامەڵەیان لەگەڵ بکرێت. بەویستی خوا ئەمە سەرکەوتوو دەبێت و شۆڕشە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ هاونیشتیمانیان دەکات وەکو هاونیشتیمانی کە لەژێر چەتری یاسا و قانون بن. پەیامی سەرۆک بارزانی تا چەند لە ئانووساتی خۆی دابوو لەبارەی سووریا؟ سەرۆک مەسعود بارزانی یەکەمین بوو، پێشینە بوو لەو بابەتە لە ناردنی ئەو پەیامە هاوڕێیان و دۆستانەیە. ئامانجی شلەی ئەوە بوو ڕێگری لە بەرەکەوتنەکان لە نێوان پێکاتەکانی گەلی سووریا بگرێت. ئەمە زۆر گرنگە بەتابەت لەو کاتەدا. بەبەردەوامیش وەکو ئاماژەمان پۆ کرد ژیری بەزەی زۆر بۆ خەڵکی خۆشەویستی گرنگی و دەرخەری ئەو کەسایەتیان. ئەم ئەو کاردانەوەیش حکوومەتی سووریایی نوێ کە بە پیرۆزباییان لە دەکەین هەیان بووە، پیرۆزبایی لە گەلی سووریا دەکەین بۆ ئەو گۆڕانکاریەی لە سووریا ڕوویداوە کە ئەوان لە ڕژێمێکە ڕزگاریان بووە، ڕژێمێکی داپڵۆسێنەر کە 45 ساڵی خایاندووە ڕزگاریان بووە. ئەو کاتە گونجاو بوو بۆ گەلی سووریا بۆ ئەوەشی ئەزمموی وڵاتانی دیکە سوود لێوەربگرن کە بۆیە سەرۆک بارزانی سەرۆک مەسعود بارزانی ئەمە شتێک نیە نامۆ بێت بە کەسایەتیان. ئەم یەکەمین بوو، یەکەمین پەیام بوو لە سەرکردەیەک نەک بۆ حکوومەتی سووری ئێستا، بەڵکو پامێک بوو بۆ گەلی سووریا، بۆ هۆزەکانی سووریا. ئەمەش ئێمەی هاندا زیاتر قسە بکەین لەگەڵ تەواوی ئەوانەی کە پەیوەندیمان لەگەڵان هەیە لە سووریا، داوایان لێ بکەین وەکو گەلێکی پێکەوە مامەڵە بکەن و بژین، چونکە زۆر ئازاریان چێشتووە بەتایبەت لە ماوەی 14 ساڵی دوایی. ئێستا پێویست دەکا ئەوانە پشوو بدەن بە ئاسوودەی گەلی سووریا لە ژێر چەتری یاسادا بژین. بەڕێز شێخ عەبدوڵڵا کە لە ماوەی ڕابردوودا لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە بەردەوام سەرۆک بارزانی کۆکەرەوەی نێوماڵی عێراقیەکان بووە، شیعە سوننە کوردی لەسەر مێزەکانی گفتوگۆ کۆ کردووەتەوە و کێشەکانی چارەسەر کردووە و لەو کاتانەشی کە گەشتنەوەتە دوا خاڵی لێک تێنەگەیشتن پەنایان بۆ سەرۆک بارزانی بردو دۆخەکانی چارەسەر کردووە. ئەم تێڕوانینەیە تا چەند گرنگە سووریاش چاوی لێ بکات و بزانێت کەسێکی وەک سەرۆک بارزانی و مەرجەعی کورد دارێمی کوردستان دەتوانن سوودی لێ ببینن و گوێی لێ بگرن بۆ ئاشتی و ئارامی سەرجەم پێکاتەکان لە سووریا. بڵێ ئەوانەی کە جەنابی سەرۆک بارزانی دەناسن باش دەزانن دەرگەکانی بەردەوام بەڕووی خەڵکیدا بەگشتیدا کرانەوە، تەنانەت لەو کاتەشی ناکۆچی و ناتەبایی هەبووە، تەنانەت لەگەڵ ئەوانشی جیاواز بوو لەگەڵیان بەردەوام باسی لە ڕێکەوتن کردووە و جیاوازەکانی وەلا ناوە. پێمان وایە گەلی سووریا ئێستا پێویستی بەو جۆرە بیرکردنەوەیە بەو هاوبەشانەیە کە لەنێوان گەلانی سووریا گەلی سووریا هەن. ئەمە پەیامێکی
دابینکار بووە بۆ گەلی سووریا کە ئێستا چاوەڕوان دەکات کە حکوومەتی نوێی سووریا بەو جۆرە مامەڵەکردنە بەردەستە بکات ئەو جۆرە هاوڕێت و پەیوەندی هاوڕێت و دۆستانەیە بەردەستە بکات دەزانن کە سووریا زۆر خراپ قۆناغی خراپی تێپەڕیوە سەرۆک بارزانیش لە عێراق ناسراوە هەڵوێستەکانی بەرامبەر بەڕۆڵەکانی عێراق زۆر ناسراون تەنانەت ئەگەر لەگەڵیشان ناکۆک بێتان هەر کەسێک لەگەڵی ناکۆک بن دەبینیت کە جیاوازەکان وەلا دەنێت و پرسە مرۆیەکان دەهێنێتە پێشەوە و برینەکان ساڕێژ دەکات ئێمە لە 2014 ئەومان تێبینی کرد زۆر لەو ناوچانەی جیاوازی سیاسیش هەبوون بەڵام سەرۆک پێشی نەبوو لە پێشەوە دەست پێشخەری کرد و دەرگەکانی کردەوە کاری کرد لە دژی تیرۆر ئەمە شتێکە بینی ومانەوە دەرکمان پێکردو لە ساڵەکانی ڕابردوو دەرگەکانی هەرمی کوردستان بەردەوام کراوە بوون بۆ تەواوی پێکاتەکانی گەلی عێراق لە نینەوە ئەنبار سەلاحەدین و دیالە بەشێکیان تا ئێستاش سەقامگیر بوون و نیشتەجێ بوون ئەمە دەرخەری ئەو مامەڵە برایەتیەیە کە لەگەڵیان دەکرێت ئەو مامەڵە مرۆڤایەتی کە سەرکردەیەکی وەکو سەرۆک بارزانی کۆی کردوونێتەوە ئیمڕۆ ئەو پێویستیەکە بۆ خوازیاری لە سووریا سوودی لێوە بگیرێت و سەرکردایەتی سووریا ئەوەش پێمان وایە ئەو جۆرە ئاراستەیە دەگرن ئێستا دەبین کە ئۆپۆزیسیۆن خوان حکوومەتن پێویستە سوود لەو ئەزمونانە وەربگرن ئێستا کاتێتی سووریا دەست لە ناو دەست بەبێ جیاوازیەکان و لە بەرچاوکردنی جیاوازەکان و جیاوازی ئاینی و پێکهاتەوە هەر جۆرە دابەشکاریەک سووریا بنیاد بنێنەوە بەڵێ تا چەند پێویستە هۆزەکان لە سووریا ڕۆڵیان هەبێت و دەتوانن چ ڕۆڵێک بگەڕن بە تایبەت بۆ ئەوەی مەترسی شەڕ لە سووریا بڕاوێتەوە ئەگەر ببورن پرسیارەکە دووبارەکەمەوە بوو هۆزەکان لە سووریا دەتوانن چ ڕۆڵێکیان هەبێت چ ڕۆڵێک بگێڕن بە تایبەت بۆ ئەوەی مەترسی شەڕ لە سووریا بڕاوێتەوە بە سروشتی خۆی بە سروشتی خۆی ئەو فراوانی و سنوور بڕیە عەشیرەتگەراییە هەیە لە سنوورەکان ئەو هۆزانەی لە نینەوە هەن لە کوردستان هەن لە هەمان شێوە لە دیوی سووریاش بوونیان هەیە لە ناوچەی حەسەکە بۆ نمونە واتە ئەو هۆزانەشی لە ئەنبار هەن لە دێر زۆر بوونیان هەیە لە ڕەقا لەو ناوچانە کەواتە ئەمە جۆرە فراوانبوون سنوور بڕیەکی ئاساییە وە سەرۆکی هۆزەکان لەو ناوچەیە هەرچی ئەویان هەیە هەرچێکی مێژویان هەیە بۆ ئەوەی جیاوازەکان وەلا بنێن لاپەڕەی ڕابردوو دابخەن و لاپەڕێکی نوێ بکەنەوە تەواوی ڕۆڵەکانی سووریا لە خۆ بگرێت بەبێ جیاکاری و نەژادپەرستی و مەیلی جیاجیایی هەوای سیاسی کە زیان بەخش بێت بە گەلی سووریا بەبێ لە بەرچاوگرتنی ئەو بەرێکەوتنە مێژویانە تەواوی هۆزەکان بتوانن سەرکردەی هۆزەکان ئێمە پێمان وایە سەرکردەوە شیارن ئەوان بەو ئاراستەیە بەرەو ئاشتی هەنگاو دەهاوێژن بۆ مامەڵەکردنیش لەگەڵ براکانیان لە تەواوی هۆز و پێکهاتەکانی گەلی سووریا چونکە چۆن برایانن چونکە ئەو تاوانکارە مجریمە کە تاوانەکانیدا دادگە هەن بۆ ئەکلاکردنەوە پرسەکە بەڵێ بەڕێز شێخ عەبدوڵڵا حەمێدی یاوەر شێخی هۆزی شەمەر لە عێراق و نیشتیمانی عەرەبی سپاس بۆ کاتەی بێمەتاندا